کۆمەڵێک بەڵێنیان پێوین کە دامەزرێ و بەهۆی ئەم چاکسازیەوە بەڵام تا ئێستا هیچ دەنگۆیەکی ڕسمی نییە بۆیە سەررجەم یەکەمەکان داوای لە وەزیری خوێندنی باڵاکەن کە بێتە سەر خەت و بە زووترین کات وەڵامێکی دڵخۆشکەرانە بۆ ڕەنج و بەری 4 ساڵەمان بداتەوە. ئێمە نزیکی 1100 شتێکین، یعنی معقول نییە کە لە نزیکەی 30,000 خوێندکار کە ساڵانە لە زانکۆ پەیمانگاکان تەخەڕوجەکەن ئەم حکوومەتە نەتوانێت 1100 کەس دابمەزرێنێک یەکەمەکانن شایستەترینی ئەوەن کە لەم وڵاتەیە جیان بکرێتەوە بە تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵایە خزمەت بکەن، چکە ئەم کەسانە لەو ماوەیە لە قورسترین حاڵەتا بوون، هیچ خۆشیشان نەبینیوە ئۆپەڕی هەوڵی خۆیان داوەکە بتوانن ئەوائل بندوایی لە وەزارەتی خوێندنی باڵا و لە زانکۆ پەیمانگەکان بتوان خزمەتێ بە وڵاتە بکەن. بەڵام بەڕێزان لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەکو دەرچوانی یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاسی زانکۆ و پەیمانگاکان بۆ ساڵی خوێندنی 2016 بۆ 2017 کە ژمارەمان 1100 خوێندکارە و بۆ ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵ دەچێت چاوەڕێی دامەزراندنین، بەڵام تاوەکو ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیەوە هیچ وەڵامێکی ئەرێنی و دڵخۆشکەریمان دەست نەکەوتووە. و لە ئێستاشدا پرۆژەی یاسای چاکسازی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە بەمەش داهاتێکی زۆر دەگەڕێتەوە بۆ حکوومەت و هیچ بەهانەیەک نامێنێت بۆ دامەزانی دەرچوو یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاسی زانکۆ و پەیمانگاکان. بۆیە پێویستە لە زووترین کاتدا بەدەم داواکاریەکانمانەوە بێن و بڕیاری دامەزاندنمان دەربکەن لە پێناو بەرزڕاکردنی ئاسی زانست و زانیاری زانکۆ و پەیمانگاکانی کوردستان. لەم سۆنگەیەوە لە ڕوانگەی ڕەوایەتی و داواکردنی مافی بنەڕەتی خۆمان کە دامەزراندندا جەخت لە هەوڵەکانمان و هەموو جۆرە فشارێکی مەدەنی و ڕێکاری یاسایی دەکەینەوە بەمبەستی وەرگرتنی ئەو مافانەی کە دەبواە 3 ساڵ پێش ئێستا ئێمە وەرمان بگرتە لەگەڵ ڕێزدا دەستەی نوێنەرانی دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکانی حکومەتی هەرێمی کوردستان. بۆ ئێمە هاتینە بەردەم بەڵبند و هەروەها لە ئایندەدا دەچینە بەردەم لقی چوار و بۆ ئایندەیەک نزیک دەچینە هەولێریش تاوەکو و جوابی ئەوە وەرگن کەی دادەمەزرێن. ناکرێت ساڵانە 28,000 خوێندکار تا خەڕوج بکە 1100 خوێندکار دەرچوو یەکەم و دووەم و سێم بێ و کەس دانەمەزرێتەوە. ئاستی زانستی زانکۆ و پەیمانگاکانمان بە جۆرێک دابەزیەوە کێبڕکەی زانستی لە نێوان خوێندکارەکاندا نەماوە. یەکەمەکاندا کێبڕکەیەکە چۆنە بە پلەی 1970ەوە یەکەمەکاندا دەڕۆن ڕیزبەندی دیاری دەکرێت. من خۆم لە 190ەوە دەرەجەم هەبوو، برادرمان هەیە لە 195ەوە دەرەجەی هەبوو. ئەمە جیاوازی هەیە. ساڵ بۆ ساڵێ ڕۆژ بە ڕۆژ زانکۆ پەیمانگاکانمان ئاسیان نزم دەبێتەوە. دامەزراندن کە ئومێدمان هەیە بەس ئەم دەسەڵاتە ئومێدمان دەکوشێ. کەناڵی ڕاگەاندن هەیە خۆتان لە من ئاگادارترن و زانیاریدان زیاتر مانگی 700 دەفتەری بۆ سەرف دەکرێت. پایامنێر هەیە یاخود پێشکەشکاری بەرنامە هەیە مانگی 1 دەفتەری بۆ سەرێ. پارە بۆچی بۆ ئەو هەیە بۆ من نییە؟ پارە بۆچی بۆ شاجوان و ڕاپەرێکی یۆنانی و گۆرانی بێژێکی ئەلبانی و فیلمی تورکی و ئەمانە هەیە. خۆم پارام ئەم فیلمانە و درامانە هەموو لەسەر گیرفانی من و تۆ ئەو موشەخۆر دابین دەکرێت. بەڵێ حیزب هەموو شتێکی خۆڕە کردووە لە دەرمانێکەوە لە مەشروبەوە لە جگەرەوە لە هەتاوەکو نەوت و نازانم هێڵەکانی پەیوەندی و ئینتەرنێت و هەمووی خۆڕە کردووە. خۆ ئەنجنا 5 میلیۆن کەس لە هەرێمێکی بچکۆلانەدا ئەوە نەتوانی بەخێ بکەیت با دەست لە کار بکێشنەوە وعد بێ لەگەڵ 3-4 خوێندکاری یەکەم ئەم وڵاتە بەڕێوە ئابین هەر ناهێڵم کرێتی لەم وڵاتەدا هەبێ.